دیارە لە درێژەی کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕاپەڕین ئاسایشی ناحیەی حاجیاوە یاریدەرزی ئاسایشی حاجیاوە توانیوێتی دەست بگرێ بەسەر بڕێکی زۆر لە مادەی هۆشبەر کە ویستویانە بە قاچاق تێیپەڕێنن لەو سنوورەی ئێمە و توانراوە لە میانەی دەستگیرکردنەکەدا دوو کەس لەوانە دەستگیر بکرێن کە ویستویانە بیگوازنەوە لەگەڵ ئۆتۆمبیلەی کە پیان بوو و بەکاریان هێناوە. دیارە ئەم بڕەمادەیە مادەی کە یەکەم جارەکە بەو زۆریە لە سنووری ئێمەدا دەستی بەسەردا بگیرێ و هێزەکانمان لە ئاسایشی حاجیاوە زۆر چالاکانە توانیویانە لە کاتی پێویستدا بگەنە شوێنی دەربازکردنی ئەو مادەیە و دەستبەجێ زەبت بکرێ و بە بڕیاری دادوەر بە مادەی یاسایی چواردەی مخەدەرات زەبت بکرێەوە دۆسی لێکۆڵینەوەی بۆ کراوەتەوە لە ئێستادا لێکۆڵینەوە لەگەڵ تۆمەتباران بەردەوام. بەڵێ تۆمەتباران دوو کەسن دیارە لە ئێستاداوەی کە دەستگیر کراون خەڵکی ئەم سنوورەی ئێمەن